سڵاو ئەم کاتتان باش هیوادارم ساغ و سەلامەت و تەندروست بن. وردە خۆمان ئامادە دەکەین بۆ گەورەترین ڕووداوی وەرزشی کە هەر 4 ساڵ جارێک لە یەکێک لە شارەکان یەکێک لە پایتەختەکان بەڕێوە دەچێت، ئەویش ئۆلەمپیکی پاریسە. تاکە کوردێکە لە باشووری کوردستان ئەو هێزەی هەبووە، ئەو ئیرادەی هەبووە، ئەو توانایی هەبووە وەکو نوێنەری ئێمەی کورد لە باشووری کوردستان بەشدار بێت، ئەمڕۆ میوانی بەرنامەکەی منە. لە ڕاستیدا دەبوایە ئێمە ئەم پاڵەوانە لە زێر بگرین، بەڵام ئێمە کوردین و جارجار قەدری پاڵەوانەکانی خۆمان نازانین. تاکە وەرزشوانی کوردی باشوور لە ئۆلەمپیک، ئەلبەتە لە پارا ئۆلەمپیک کە ڕکابەرەکانی قورسترن، کاکە ئەحمەد جەبار شێخەیە کە پاڵەوانی تایکواندۆیە و توانیوێتی پشکەی بەشداریکردن لە پارا ئۆلەمپیکی پاریس بەدەست بێنێ لە ژێرناوی وەرزشوانێکی عێراقی. بەخێر بێ سەرچاوم مامۆستای ئەم تێکواندۆکارەش مامۆستا ڕزگار واحید کاوانیمان لەگەڵەکە ڕاهێنەری ئەم خۆشەویستەیە لێرە لە هەولێر. بەخێر بن سەرچاوم، بەخێر بن سەرچاوم وەکو ڕێزێک با بچینە لای مامۆستا. کە ئەحمەد هاتە لای جەنابەت، چۆن بوو چیت تێداد بینی کە ئەم کوڕە ڕۆژێک دەبێتە نوێنەری هەموو کوردان لە پارا ئۆلەمپیک؟ سەرەتا دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی تقریبان 3 ساڵ پێش ئێستا کە ئەحمەد هاتەکنە من پێشتر یاریزانی مامۆستا مزەفەر ئەکرەم بوو لای و مەشقی دەکرد کە ئەو پارا ئۆلەمپیکە پیابیان پارا تایکواندۆیەکە پیا بوو، ئەمە پشتگیریمان کرد و هەنماندا کە بەشداری و پاڵەوان تێ بکە و نەتیجەشی دەبی و یعنی جێ چاوی تێدا بوو کە دەمازانی پرۆژێک دادێ بەشداری هەر پاڵەوانتێکی بکە نەتیجەی دەبی کە پێشتریش بەشداری پاڵەوانتەکەی کردیە. زۆر ئاسایی بوو نەتیجەشی هینایە و دەستخۆشی لێ دەکەین و دەستخۆش بێ مامۆستا ڕزگار. کاک ئەحمەد، تۆ بۆ ئەوەی کە بیسەران و بینەرانی ئێمە باشتر بناسن، یەکەم شت خەڵکی شوێی جگە لەوە ئیش و کارت چییە، چۆن بڕوود لە مۆرچی کرد بە خێرایی بچین جا دواتر ئیشم پێت؟ سەرەتا بسمیلە بە ناوی خوای گەورە. ئەمن لە گەڕەت تەیراوە لەدایک بوویمە، بەڵێ هە لە تەیراوەش ئیش دەکەم، بەڵێ ئەمە باب و برایەکانم هەمومان هەر خەریکی کاسبین. بەڵێ لە منداڵی وڵی زۆر عەزم لێ بوو، بەڵام داخو بابم ڕێگریان لێ دەکردم بەشداری ئەو تایکواندۆی بکەم. بەڵێ بۆ وڵی نازانم دایانکوی کوڕەکەمان ڕەنگە لوتی بشکێ دەیانگوت کاسی بەخێکە باشترە. جوانە دەخۆ بەڵام کاتێک کە گەورە بوو، بەڵێ یعنی وەکو برێ بخۆم پێ ڕاگەیشتم چوومە ناو یاری تایکواندۆ. دەست خۆش بێ. باسیەوەت کرد کوشت لە تەیراوە لەدایک بووم، بە تایبەتمەندی تەیراوە چییە؟ کۆمەڵە کەڵە هونەرمەندی لێ هەڵکەوتووە، وەرزشوانیەوە تا بەتوانایی هەڵکەوتووە، تاجر و بیزنسمانی باشی هەڵکەوتووە. باشە من بۆ خەڵکی تەیراوای نەبووم ها شتێک لەمیدا هەڵکەوێت. دەست خۆش بێ. ژیانی هاوسەریت پێکێناوە؟ بەڵێ مناڵیشت هەیە؟ بەڵێ مناڵێک. دەست خۆش بێ. لە جگە لە تایکواندۆ کتت کاسبی دەکەم، ئاسایە بڵین کاسبی چی دەکەی؟ وەڵا عارەبانم هەیە لە تەیراوی. جا ئەمە کوڕە کوردێکی ئەم شارەیە لە هەولێر عارەبانەی هەیە، ڕەنگە سەوزەوە تومیۆ و شتیوا بفرۆشێ، بەڵام ئەو کات و ئەو هەلەشی بۆ ینی خۆستۆتەوە کە دەچێت لەگەڵ ئەوەی کە ژیانی کاسبکارێک قورسە، ئەم کوڕە جوانەی ئێمە دەچێت وەرزش دەکات و ئێستا بووە بە نوێنەری هەموو کوردانی ئێمە لە باشووری کوردستان کە ئێمە بەڕاستی دەبێ شانازی پێوە بکەین. دەست خۆش بێچمەوە لای مامۆستا. بەڵێ تۆ زۆر جار دەڵێ ڕاستە ئەم وەرزشی کۆریانە، بەڵام بە من دەڵێ بڕوات بێ دەکرێ بڵێن ئەمە وەرزشی کوردانەیە. بۆچی؟ کورد تەبعی هەیە، کورد بەغیرەتە بەڕاستی. ئەو یاریەش یاریە تاکێکان بەهام ئینسانی بەغیرەتی دێ. بەڵێ ئەو گۆڕەپانێک کە دەچێت ناوی ئەگەر هەرچەندە شارەزا بوو غیرەتت نەبوو
و غیرەتێک لە جسمت دانەبوو ناتوانانی بەشداری پاڵەوان تێ بکەیت. ئێستا بۆ نمونە بڕۆ تەماشای سەیری هەڵبژاردەی عێراق بکە لە 1995 هەموو یاریزانەکانی کوردە، هەموو یاریزانان کە لە ڕێزی هەڵبژاردەی عێراقن هەمیان کوردن، 1995 کوردە. ڕاستە ئێمە منەتەوەیەکی بەغیرەتین، جارجاریش تووڕە دەبین، دەفع دەبین. هیوادارم ئەو تووڕە بوون و دەفع بوون شتە لەسەر زۆر شتی سیر و سەمەرە نەبێت کە دەبین لە ناکاوڕە دوو جیران پێکەوە هەڵدەپڕژێن، دوو هاوڕە پێکەوە هەڵدەپڕژێن. لێگەڕێن باوزەکەمان بە وەرزش دەفع بکەین. دەڵێن تۆ ڕاهێنەرێکی تایبەتیتەیە کە ڕاهێنەرێکی ئێرانیە بە تو دەڵێ تۆ کەسێکی دەفع دەبی، زوو تووڕە دەبی. بۆ تووڕە دەبی؟ بۆ دەفع دەبی. ئەو دەفع بوون و تووڕە بوونە ئایا بەڕاستی هەر لە خوێنتدایەوەی کە باش بۆت دەکەوێتە ڕێ؟ وڵای بخۆی کە هەر هەموو کەس لەناو شەڕێ دەفع دەبیتن. مەسەلەن کە کاتی گەمەی دەکەی دەبینی نقطەکەت لێ وەردەگیرێتن، ئەو لاعیبە لە بەرامبەر هاواردەکەیان پێ دەکەنیتن کە خۆی دەردەبڕێ، یعنی لە جێوە قەڵبم تێک دەچی. ئەو جلوێم دەڕیبەکەم دەڕبێرانەکەم مامۆستا مەسعود مدێری مدەڕیبەتی پرۆفشناڵە لەلایەنی دەرونی، لەلایەنی تەکنیکی، لەلایەنی جەستەیی زۆر بەتوانایە. ئێستا خاص تەدریب بە من دەکاتن، ئامادەم دەکات لە بۆ پاڵەوانێتی ئۆلۆمپیاتی و هەموو جارێ ئەو دەرێتن دەرێ ئەوەی عەزم لێ زیاتر تەدریب لەگەر تو بکەمەوێ کە تو کوردی بەغیرەتی. دەست خۆش بێ. پێش یاریەکانی پارا ئۆلۆمپیک، یاریەکانی ئۆلۆمپیک بەڕێوە دەچێت، دواتر پارا ئۆلۆمپیک وایە؟ تو ێستا ڕێکەوتی پاڵەوانێتەکە دەزانی چ ڕۆژێکە تاریخ چەند؟ 28 تقریبی 37 ڕۆژی دی. ئێمە 37 ڕۆژی دیکە چاوەڕێی هەواڵی خۆشی وەکو کوردستان 24، وەکو هەولێریەکان، وەکو هەموو ئەو کوردانەی باشوور، تەنانەت دڵنیا بە ئێستا کوردانی ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژاواش چاویان لەسەر تۆیە، وایە؟ دەکرێت بڕێک خۆمانەتر قسان بکەین؟ چۆنت خۆ بە ئامادە کردو بۆ ئەو ڕکابەریانێ هەرچەند 37 ڕۆژێکیش مەجالێکی زۆرە، ینی بە بڕوای تۆ دەگەیە 100% ئەو لیڤلەی کە تۆ بە حەسرەتەوە نەڵێ ئەی بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژی دیکە تەمرینم نەدەکرد، یا ئەی بۆ 2 ڕۆژ 3 ڕۆژی دیکە ئەو ئیشەم نەدەکرد، ینی ئەو حەسرەتت نەبێ، ینی لیڤلی ئاخر بۆ سەرکەوت. بخۆی ئەمە زیاتر لە مەعسکەرەکان 3 مەعسکەرمان لودانرا بوو لە بەغدا، سلێمانی و تورکیا لە شاری ئەستەمبۆڵ. بەس ئەو 1-2 ڕۆژە ئینجازیان داینێ کە هاتیم و هەولێرێ دەبی بگەڕێمەوە سلێمانی مەعسکەر. ڕۆژێ 4 سعات 5 سعات تەدریب دەکرێت. تایکواندۆس لەوانەوەی تایکواندۆی کردبی دەزانی بخۆی ڕۆژێ سعاتێک تایکواندۆ زۆرە بیکێت و زۆر ماندی دەبی، زەوقی دەوێ، ئێنەرژی دەوێ، یعنێت و کە زەوقت نامینێ لە سەو تەدریبی زۆر ماندی دەبی. ئەمە 4 سعات تەدریب 5 سعات تەدریب سبەینان زوو سعات 12 نیوڕانێ و 8 هێوارێ لە ڕۆژێکدا، یعنی ئێمە 3000 تەدریب دەکەین. بەرنامەیەکی باشی خۆراکیشی دەوێت، ناکرێ وەکو من بەیانیان بە هێلکەیەک و 2 هێلکە بڵێ وەڵای ئەوڕۆ بەیانێکی باشم خواردووە. ئاگاتان لە خواردنی خۆتان هەیە؟ زۆر بە تایبەتی ئاگای لێ منە و هەموو خواردنەکانیش رو دیاری کردیمە وە کاتی خەوتنم هەمووی دێنە سەر کاتی خەوتن و دەرونی و ئەوانە هەموو. مامۆستا من دڵخۆشم بۆ خۆشت چەند مناڵێکت هەیە هەمویان وەرزشی تایکواندۆ دەکەن، دەڵی تایکواندۆ بە هەر ئەوە نیە دەڵێم لە ئیکۆریەکانی ئێوەیە وەکو خێزان. کەسی تر هەیە بۆ نمونە هەندێک یاریزانی تر ئومێدی ئەوەمان هەبێ لە داهاتوودا بتوانن بەشداری پاڵەوانتی جیهان بکەن، بەشداری یاریەکانی ئۆلۆمپیک بکەن، چونکە دەڵێ و بەشی زۆریان 95%
کوردن بەڵێ هەڵبژاردەی عێراق بەڵێ پشتیوان بەخوا ئینشاءالله 2 ساڵ 3 ساڵکە یاریزانی زۆر باشمان دەبی بەس کاک محەممەد توی ئاماژەت بەوە دا مەسەلەن ئەوانەی کە ئەو یاریە دەکەن یاریە تاچەکان دەکەن هەموو کوڕە هەژارن بەڵێ زۆر جاری شێ مەسەلەن لۆ نمونە ئێستا مە مشکیلەکمان هەیە کا منداڵە کابرا وەختی مەکتەب خلاصەوی منداڵەکەی دەنێری تێبینی دەکەی منداڵەکەش دەچی باشی لێ دەردەچی بەڵێ بەس کە قوتابخانە دەبێتەوە دەری دێنێ وای ئەو شتانە زۆر ئەوەیە بەس ئێستا کچەکانم خاوەنی چەندین بڕوان نامان و خاوەنی چەندین مەدالێنە و بۆ کچەکەشم ساڵی 2020 ڕیکۆدیشکان ڕیکۆدی جیهان لەسەر ئاستی 33 وڵات و خاوەنی ملوانکەی زێڕە لەسەر ئاستی ئاسیا سپاسی وادارم نمونەی کاگ ئەحمەد و کچەکەی جەنابت و ئەحمەد تادانۆ و محەممەد تادانۆ و کۆمەڵێک یاریزانی زۆر باش تێراوینە تایکواندۆمان لە تێراوی لای باشمانێ زۆر باشمان یاریزانی زۆر باشمانێت لە تێراوی دەست خۆش بێ بەرە بیان بینە لە کچ لە کوڕ زۆر دەڕۆنیانی دەست خۆش بێ بۆیە خەڵک هەرگە بە تێراویدا دەچێت خوارە دەبی ئاگای لە خۆی بێگە پۆلیس چی لێ نەبێت 4 کەسی هەیە لە جات پۆلیسوەرە بڕۆ کاکە لێرە مۆست دەڵێن ئێوە زۆر خەتەرنەوانی تێراوە جار دەست دەوەشێنن ئێمە شتێکمان پێ بەم و بە مامەستا ڕزگاری وەنیا کاک ئەحمەد وەنیا دەفع نەبی لە ناکاوڕە هەموو قەرچ تێراوی زۆر بەڕێزن هەتا یعنی تەعەدیان لێ نەکەی جوابت نادنەوە کاگ ئەحمەد تۆ لەبێ خەڵکی دەوروبەری خۆت چۆن سەیرت دەکەن وەکو پاڵەوانێک سەیرت دەکەن یاوێک وەکو کەسێکی ئاسایی یا خۆت کەسێکی خاکی لە ناو خەڵکدا ئێستا ئەخە زۆر کەسەیە چاو لێ بهێشتا هیچی بەدەست نهێناوە دەڵ ئەمن جیاوازمەنە تۆ هەر کوڕەکەی جارانی بەخوای هیچ نەگۆڕایمە ئەلحەمدولیلا و هەمووش دەگە من زۆر برادەر من و هانیشتم دەدەن و زۆر هاان دەریش من دەست خۆش بێ لە شوێنێکدا دەڵێ ئێمە پێویستیمان بە پشتگیریە لەلایەک دەڵێ بابە مادیەکەنا معنەوێکە ئەو معنەوێ مەبەستت لە چیە مەبەستەوەیە کە هاتیەوە بچێ لای چێ کە هاتیەوە چێ پێشوازی لێ بکات چۆنت پێشوازی لێ بکرێت چونکە باسیەوەت کە کوچێت عەرەبەکان لەم ڕووە باشترن لە ئێمە دەبینی دەستکەوتێکت بەدەست دێن بەرەو پیرتەوە دێن ماچت دەکەن بەس کوردەکەی خۆمان ئاورد لێ ناداتەوە وایە قسەکەت زۆر ڕاستە ئەوەی لە بەغدایە لە بۆ من کرا لە هەولێر لۆ من نەکرا فقط کاپتن سەردار ئیسماعیل بەڕێوەبەری وەرسولاوان ئەو زۆر هاوکارم بووە و مامۆستا هێمن مەهدی کە ئێستا لە وڵاتی کۆریایە مامۆستا ڕزگار مامۆستا مزەفەر ئێمەژە و کوردستان 24 بە پرۆگرام و بەرنامەکان و میدیا و وەنیا ئەوە نابیستان دەست خۆش کاگ ئەحمەد هەندێ خاڵی لاواز هەیە نامهێ باسی خاڵە لاوازەکانت بڵێ کە بە بڕوای من یەکێک لەو تووڕەیی لە کاتی ڕکابەریدا و یەکێک لە خاڵە لاوازەکان چونکە کە تۆ تووڕە دەبی خوێن بە باشی ناگاتە مێشک ناتوانانی باش بڕیار بدەی بەڵام ناشزانی لە ناو ڕکابەریدا چی دێتە پێشێ خاڵی بەهێزی ئەحمەد چییە مەبەستم لێدانەکەیەتی لێدانی ڕاستە خۆیەتی من ناویان نازانم چەپۆیکەیەتی ڕاستێتی چێتی خۆی ناشیکەنە بە زمانی ئینگلیزی ئەوانە بۆ کەوالێت تێنەگەن بخۆی کات و گەیشتە و ئاستەی کە بگەی ئۆلۆمپیاتی دەبی هەموو زەر بەچی بزانی دەبی لیاقەتی زۆر باشتەبی 150 لە سەتووە کات و قووەت و هێز و ئەوە تەبی 150کەت کە لە سەوەی کە ئەو منداڕیبەیە کە لە کۆچ دادەنیشی وای کوچینگ بەڵێ ینی دەبێت کۆچینگێکی باشی یەکشت ئەنگۆ کڵاوتان لە سەردایە گوێتان لێ دەبێت ئەمە دایم مێشکمان من بۆ خۆ مەخت خۆی ڕاهێنەر بوومە باشە یاریزانێک من بەنێوی خدر ئاگوشی دەچوو هەر گوێی لێ نەدەبوو کوڕە خدر لاقی بگرە دەچوو بۆ لەو دەستی ئەتو گوێ لێ دەبێ دەبی زۆر ها دەبێ هەموو جارێم دەڕ بێرانێ بەم دەرێتن مامۆستا بەم دەرێ دەبی وچی ئاوی بی وە بجوودە لە ناو ساعوی عنی وچی ئاوی نەرم بە سەمای لاقت هەبێ بێ و نارم وچی دەرێتن ینی وچی ئاوی ئاوکو لە ناو پەرداغەچی دەشتەقێنیەوە هێدیدا دەرێتە من دەبی 150 مێشکرد لەکن مداڕی بدەبی باڵا چەندە 189 سانت بۆ وەرزشی بالە دەبی بۆ باسکە دەبی بۆ گۆڵچی دەبی بۆ هەمان دەبی دەست خۆش بێت ئەو 180
نۆوەنیا قەیناکە ئێمەش بە هەڵوان سانتینێکت بۆ کۆ دەکەین بڵین ١٩ ئەمە دەوری هەیە کاریگەریکی باشی هەیە تۆ باڵا بەرزی لەگەڵ یاریزانی بەرامبەر دیانی لێدانت لاقت درێژترا چونکە زۆربەی لێدانەکان لاقە تا دەستی وایە خۆی ئەو مامۆستاش دەزانیتن شارزای لەمە زیاتر مامۆستازگار لاعیبەکەر بەژنی نەبوو لە تایکواندۆی بەکەلک نەیە ئێستا من چۆن مەسەڵەن بە ١٧٢ ئەوانە بەس مەقسەدەم ینی زۆر ینی بەژنت کورد لەمە کورتتر بێ ئەمە چکە زۆر بتوڵەماێتێ لە سین و لە فەجر و لە بەغدا و لەوزانە ئەوانەی یەکەم دەبن لاعیبە باڵا بەرزەکانە چونچی گەمەیان لەگە ناکری دەست خۆش بێ مامۆستا لە چۆنی دەبینی کاگەحمە چونکە ئەمڕۆ بەرنامەکە تایبەت بە ڕاهێنەرایەتی نییاوەی کە بڵێن مەسەڵ ڕاهێنەر دەبێت چی بۆنە بەڵ باس کاگەحمەد دەکەین کاگەحمەدی چۆن دەبینی لەو ڕکابەریانەدا بە بڕوات بە بڕوای من ینی بنێک بە بڕوایم بە بڕوای زۆربەی ڕاهێنەران بەڕاستی کاک ئەحمەد ئەمەن چاومان لەوەیە یەکەم بی نەتیجەمان دێ بەڕاستی چونچی یاریزانێکی عەقڵە لە ناو گۆڕەپانی یاری بەجێشت دەکە و تەکنیکەکانیشی فول تەکنیکە زۆر جوانە تەکنیکەکانی ئەوە کە بەخۆی باسیکە 150 مێشی لەسەر مداری بەخۆی ڕازەکە و 150 یاریەکە ئەو دەکە 150 کۆچ دەزانی یاریەکەی بە یاریزانی بەرامبەری خاڵی لاوازی کوێیە چۆنەوە نازانێەوە یاری دەکە کۆست ئەو وەختی دەمێنێتەوە ئەو یاریەکەی خۆی تەواو کرد ئەگەر بێت و خاڵە لاوازەکان نەبیتەوە کە دەگەڕێتەوە ئەو دقیقەوەی هەیە ئەو ڕێستی هەیەکەوە دەبیتن پاش ئەو دقەیە ئەو کۆچە پێی دەڵ دەرێت خاڵی لاوازی ئەو یاریزانە ئەوە هێرش دەکەی بەرگری دەکەی و ئەو شتەکانی پێدەڵێ ئەو زەوە دەچێتەوە ناو گۆڕەپانی ئەوەختی دەبێنێتەوە سەرەوەی کە کۆچەکە خاڵی لاوازەکەی دۆزیەوە ئەو ئیشەسە خاڵ لاوازەکەی دەکەم بەخۆی ئەو خاڵە چی لێگرتووە لە لازان چێندەری لاوازە بەس خاڵی لاوازی تریشی هەیە بەڵام بەڵێ ئەو ڕکابەرەکانیشی بە هەمان بە ڕاهێنەرەکانی ئەوانیش نەخەوتون بێن بزانانی بە هەمان شێوە بەڵێ دیکو چاودێری خاڵە بەهێزەکانی ئەو دەوانە ئێستا لەوانەیە ئەو ڕاهێنەرێکە هەیتیتن ئەو ڕاهێنەرای دەکاتن ئەو یاریە مەسن 4 یاریزانە 5 یاریزانە لەو ئۆلمپیاتی لەو وەزنەی بەشداری دەکەن ئەو ڕاهێنەرە چ دەکە و ڕاهێنەرەکە ئێستا ئەو مدیریە مەسعود مدیریە نیە ئەوە هەر دەستی سەیری هەموو فلیمەکانیوانە دەکە هەموو یاریەکانیان دەکە ئەوانش هەروە سەیری هەموو فلیمەکەی وی دەکەم زان یاریەکانی چۆنە چۆن نیە خاڵاوازەکانەوە دەدۆزرێتەوە باسی ئەوەشت کرد کە چۆن جێ لێ دەبێت ئێستەمە ڕاهێنانمان هەیە ڕاهێنانی تەرکیز دەکەین بە یاریزانەکانمان ئەو یاریزانە لە ناو 50 لاعبی دادنین یاریزانەکان دادنین ئەو یاریزانان هەموو قسەی دەکە ئەو چ دەکە بەس قسەی من وەردەگری تەرکیزە قسەی مە دەکە ئیوان وەرناگە ئەخ چونکە دەبینی لە کاتی وادا جگە لە کۆچینگ خەڵکی دەبینی خەڵک لەو لای ئەویش وەکو مەشقانەمان هەیە وەکو خەم وەکو حەز دەڵێ لێیدا بڕۆ پێشێ وەرە دوایە ئەوە بەتایبەت لە تایکواندۆی کە گرنگ ئەوەیە تۆ ئەو کات گوێت لە کۆچەکەی خۆت بێت دەمەوێت ڕوونکردنەوەیەک بدەم جیاوازی ڕکابەریەکانی ئۆلمپیک و پارا ئۆلمپیک لەگەڵ ڕکابەریەکانی جیهانی لە چیدایە بێشک هەر 4 ساڵ جارێک ئەم پاڵەوانی تێبەڕێوە دەچێت و مەدالیایەکەی زۆر بە بەهاتر و بە نرختر و لە هەم معنەوی و هەم مادیەوە زیاترە لە پاڵەوانێتی جیهانی دواتر هەندێک وەرزشوانی نوخبە هەن خۆیان ئامادە دەکەن بۆ ئەم 4 ساڵە جارێک بێن زێڕەکە یا مەدالیایەکەی ببنەوە بڕۆن لەگەڵ ئەوەشتا دەبێت لە کۆمەڵێک ڕکابەریدا بەشداری بکەن کۆمەڵێک پاڵەوانتی بەدەست بێنین هەر ئەوە نیە تۆ بڵێ ئەمە نوێنەری عێراقیە ئەمە نوێنەری تورکیایە دەڕوات نەخێر تهدید کراوە دیار کراوە بۆ نمونە لەم کێشەدا 6 کەس 8 کەس 10 کەس بەشدارن کەواتە 10 لە باشترین یا 8 لە باشترین وەرزشوانی ئەم کێشە ئەم وەرزشە لێ بەشدارن هەر بۆیە ئەوەی کە لەوەیە پاڵەوانە ئەوەی کە لەوەیە قارەمانە تۆ ئێستا دەتەوێت لەوێ لە کۆتاییدا لەکوێ ببێەوە دەزانی ڕکابەری سەرەکی چێە کەمی ئێستا جارجار بەنشتوو بە دوو ئاوشتی واژیمە خۆی تێکەین لەلایەکی بڵین ئەو ڕۆژە زۆر باش نەبێ وڵای هەموو لاعیبەکان زۆر باشن بەس لاعیبەت ئێرانی هەیە
زۆر بەخۆتە شڵم زیاتر خۆملووی ئامادە کردیا دەتەوێت بەڕاهێنەری ئێرانی لە یاریزانی ئێرانی ببێ وایە بەڵێ ئەوەش خوتەیەکە ئەوەش پلانە دەست خۆش بێ یاریزانەکانی دیکە خەڵکی کوێن هیچ وڵاتێک هەموو وڵات ئەمریکا ئوسترالیا کۆریای باکوور کۆریاش خۆی ئەم وەرشی ئەوانە بەڵام چۆنە ینی ئەم یاریزانە ئێرانیە باشترە لەوان بەخوان ئێران لە تایکواندۆ زۆر باشە زۆر باشە بۆ نمونە هادی ساعی بەڵێ ئەوە پاڵەوان ئەوانم دیتە ڕسمیشم لەگەر گرتینە یعنی ئەوان کێشیان ئێستا لێرە کاک محەممەد شتەچی نقطەچی بەسیت ئەمە لێرانە کەس پشتگیریمان ناکە بەڵێ یعنی ئێستا کەم واگەیشتمەوە ئاستەی وەچ پێم گوتی یعنی لە مەسوولەکان کافتن سەرداری لێ بێتە دەرێ هەتا ئێستا پەیوەندی پێوە کردیمە و پشتگیری کردیمە هەتا ئێستا کەس ئاگای لێنێ ئەمن کە دەستمە ئۆلۆمپیاتش مەقسەد لە وڵاتەکانت کە هەموو یعنی ڕێزەکی زۆریان لێدەگیرێ پشتگیریەکی زۆر یعنی هاندانێکی باشیان هەیە ئێستا مەقسەدە تو باش یەک شت ئەوەی بن بەڕێ بینینە سەر بڕ یا ئەوەی بن مێز بینە سەر مێز خۆی لە یاسایی وەرچی بۆ نمونە بڕیارێک دەدرێ لە دامەزراوەی ئۆلمپیکی ئەم وڵاتە دەڵێ ئەو کەسەی کە مەدالیای زێڕی هیناوە ئەوەندە بڕە پارەیەی خەڵات دەکەین ئەوەی دووەمی هێناوە ئەوەندە بڕە پارە ئەوەی سێمی هێناوە ئەوەندە بڕە پارە ئەمە لە ئێران لە زۆربەی وڵاتانی شەر لە ئەمریکا لە عێراقی ژوایە ئێستا دیاری کراوە بۆ نمونە کە تۆ پلە یەکەم بەدەستبێنی چ بڕە پارەیەک وەکو دەیڵێ یا نایڵێ دەتوانی بێڵی دەتوانین نێڵێ بزانین ئایا بۆی دەبێت دەگەڵ شەریگیانە زۆر تاکردنیمە لەسەر ڕەپارەکەی بەسەوێ مەعاشی ڕسمی دۆ دەبڕتەوە باش یعنی ئەوە زۆر ژیانت مطمئین دەبیتن ژیان بەدەستخوای گەورەیە جوانە ئەوەی کە چاول لێبێ کوڕە باڵا بەرزە جوانەکەی ئێمە لە تەیراوای سەوزە و میوە دەفرۆشێ منەتی بە هیچ ئەولانیە دواتر دێ وەرزش دەکات لە کوردستان پلەی یەکەم بەدەستێنێ دواتر دەبێتە پاڵەوانی عێراق دواتر دەبێتە دەچێت هەت بەشداریکردن لە ئۆلمپیک بۆ خۆی پاڵەوانێتە دەگەیەوێ ئەوە من دڵنیام چاول لەبێت تۆ هیچ کاتی کێشەی مادید نابێ ئەوەنی کە بە تۆزە لە خۆ ئینشاڵڵا من دەمەوەڕۆم کردنەوەی دەم سەرەتا ئەمن وازم لە تایکواندۆی نابوو لە دووە پار بەڵێ ینی لەکن مامەستا ڕزگار بم زار و بار دەچوم تەدریبەکەم دەکردیان ئەو ها مەشق کە پەیوەندیان پێوە کردم لە پاڕۆن ئۆلمپیچ لە بەغدایە سایقێکمان گرتە بوو بچینە لەگە مامەستا نازمی بوو گوتی لەگە خۆمت دەبم بەغدایم شارزای بەغدایم نەبوو زۆر سپاسی خێزانم دەکەم ئەمن نەدەچوم بەڵام ئەو گوتیان سعات 5 سبێنێ دەبی ئامادەبی دەڕۆین ساعت بۆ خەبەری هێنایەوە ئەمن نووسم بەڵێ گوتمە خێزام ناچم دەچمە ئیشێ باشترە ئەو پارە ئیشە بینمەوە نەک لەوێ مەکو پشە بیتنیانەوە بی گوتی بڕۆ خوا کەریمە پشت بەخوای گەورە بەستە عنی هەندانیوی بوو کە من گەیشتیمە و ڕۆژێەوە لێرەوە زۆر سپاسی دەکەم کەواتە دەڵێن لە پشت هەر پیاوێکی سەرکەوتو ئافرەتێکی خەمخۆر و سەرکەوتو هەیە خێزان دوێنێ ئەی دایکت باسی دایکی داکت و باوکت و ئەوانیش دایکم زۆر لە منداریەوە پشتگیری منی کردووە بە هەموو شێوەچی دەست خۆش بێ کاگ ئەحمەد من بەڕاستی بیرم لەوە دەکردەوە ئێمەی نەتەوەی کوردیش قەدری پاڵەوانەکانی خۆمان قەدری هونەرمەندەکانی خۆمان قەدری سمبولەکانی خۆمان بزانین نەتەوەیەکین بەداخەوە لە جیاتیەوەی ئێستا من دڵم پێی خۆش بێت کە کاک ئەحمەد دەچێت بۆ من خۆی ماندوو دەکات بۆ ناوی من بۆ وەکو کوردێک دەچێت بەشداری پاڵەوانتێکی دەکات ڕەنگە حەسوودی پێوە ببم ئەدی بڵێم ئەدی کوڕەکەی من ئێکاکەجان کوڕەکەی من یا کوڕەکەی ئەویدی نەچوە ئەوە خۆی ماندوو بکات لێدانی وێ نەکەوتووە بەیانی زوو هەڵنەستاوە بچێت مەست بۆ نمونە سەر کاسپی و کاروشتیوە زووتر بچێ زووتر شتەکەی خورد بکاتەوە بچێتە هۆڵەوەرچەکەی دەست خۆش بێت بەڕاستی ئێوە نمونەیەکی جوانی
وەرزشی کوردین جێگەی شانازیت با ڕوونکردنەوەیەکی بچووکی دیکەش ئۆلمپیکمان هەیە کە ئەوانەی کە لە ڕووی جەستەیەوە ساغ و سەلیم و تەندروستن لەوێ بەشداری دەکەن پارە ئۆلمپیک ئەوانێن کە خاوەن پێداویستی تایبەتیان پێ دەڵێن جایا دامی کردووە یا زگمان کەم کوڕێکی جەستەی هەیە یا دەبینی بەشی زۆری بەداخەوە وڵاتان لێگەڕا بە شەڕ دێن تووشی شەڕ و جەنگ و شتیوا بوونە لەوێ بریندار دەبێت دێت وەرزش دەکات بەشداری دەکات هەر بۆیە پارە ئۆلمپیک ڕکابەرەکانی زۆر قورسترە وەگەوەی وایە تۆ بە کەسێک بڵێ ساغ و سەلیمە هەردووک پێی ڕابکات 100 مەتر ڕابکات بەڵام کەسێک پێیەکی نە ڕابکات چەندە قورسترە دەست خۆش بێت کاگ ئەحمەد ڕوونکردنەوەیەکی باش بوو مامۆستا بۆ ئەوەی کە لە ئۆلمپیک و پارە ئۆلمپیکی داهاتوو ینی ئەوەی پاریزەوە چەند ڕۆژێکی ترە 4 ساڵی دیکە ئێمە هەر کوڕە کوردێکمان نەبێ هەر کچە کوردێک نەبێت لەوێ بەشداری بکات دەبێت چی بکەین بۆ وەرزش وەکو بەرپرسان وەکو ئەوانەی کە خەمی وەرزشیان هەیە خۆی شتەکە دەمینێتەوە سەر یاریزان و ڕاهێنەرەکە بەڕاستی ئەمە بەرپرسەکانمان وەیە یانی ئەمە لەگە هاندەرم نەبی توانام نەبی بەشداری پاڵەوانەتەکان بکەم ینی با یاریزانەکەشم دەرەجەیەک یاریزان بیاریزانی باش بی ئەم مەسەلەن ئێستا ئەم بارەکە کچەکەم ئازی کرد بۆ ئوردن توانایم نەبوو بم بەڕاستی ینی دەتەوێت بڵێ وەرزشوان دەبێ خەمی نانی نەبێ خەمی بژێوی ژیانی نەبێ ئەوەی کە فکری لای وەرزشەکە بێت وەرزش هەر ئەوە نیە تۆ نیو سعات ساعتێک لە ڕۆژدا تەمرین بکەی ئەی دەبێت خەوێکی وەرزشوانانە بێ دەبێت لە ڕووی دەرونیەوە ئامادەی هەموو شتێک هیوادارین هەموو بەرپرسانی وەرزشی هەمویان لەسەر سەرڕا تا کۆتایی تا خوارخوارەوە پاڵ پشتێکی باش بن بۆ کوڕان و کچانی کورد ئەوەی کە بە سیاست ڕەنگە نەتوانین بکەین بە وەرزش محەممەد دیارێت تاچیەکان زۆر ئێمال کراوە سەبر لە ناو دەچی نازام سەبە بەکەشی بەداخەوە گیان بڵێ بەدڵی خۆت قسام بکە کاگ ئەحمەد بەخۆی زۆر خۆشەکات و هەر کارێک دەکەی لە ڕووی مێشکەوە ڕێک لە من وەرە پێشێ بەڵام دەزمەوە شێنە بەخۆی زۆر خۆشەکە دەست بە هەر کارەچی دەکەی خۆێستا هەموو بە شەرێک وایە مەسەرەن جەنابیشت دەست بە پرۆژەچی دەکەی مەسەلەن سیارەچی دەکڕیان دەچی خانێکی دەکڕیان دەچی یاریەکی تایکواندۆ دەکەی یان یاریەکی هەر یاریێک دەکەی مێشکت مرتعبی هانت دەن جوان مەسەلەن ئێستا تو دەچی هیچ دەکەی برادەرەکەت یان خزمەکەت یان ئەوەکەت هانت بداتن برێ بڕۆ ئیشەکە زۆر خۆشیانە تو بە درۆ دەچی بەسکە ئێستا مەسەلەن ئەس لێم بایلەکی بکڕێ یەکێک دێ مەیکە خراپە مبایلات لە هەمان کاتدا شتەکە زۆر باشە بەڵام تۆ زەوقت لە سەنیا ینی مەبەست ئەوەیە هان بدرێی پاڵپشتی بکردی پشتت بگرن ئێستا کە لە کونسوڵخانەی فەڕەنسا بووم لە شاری بەغدای بانگێش کراین هەموو مەسوولە عارەبەکان لەوێ ئامادە بوون و یاریزانەکانی تۆ پێش لەوێ ئامادە بوون ئەمیش لێ دانیشتە بووم یعنی کەس نەبوو بێتە من مارد دەچەیە هەتا ئاخیری ڕێزی تیعادەکەی خۆم گوت کاکە و کورتەلو لە فکر کردیان گۆ یعنی هەمووی دەچوونەکن یاریزانە عربەکان چار لاعب ئەوانێک یاریزانی تۆپی پێ بوون ئەوانیش بەشداری ئۆلمپیک دەکەن وایە ڕاز دەکەن زۆر هاندەریان بوون ماچیان دەکردن دەستیان لە پشتی دادایان گوت ئەنگو پاڵەوانن یعنی زۆر خۆشە ئێستا کە لێرانە لە هەولێرە من وەکو کووردە جەنابی برا گەورە بێ پشتگیریم بکە لەوانەیە هاندرم بێ مەدالێ باشتر بینم نەتیجەی جوانتر بینم یان کاکومێت خۆشنا و پشتگیریت بکاتن وەکو والی ئەو شارەی زۆر مهمە کە هاتیەوە تۆ بە مەدالیاوەرەوە دوو بە دوو دەست دەگرین ڕاست دەچینە دای کاکومێت خۆش وڵای کاکومێت ئینسانێکی ئەوە نەریم لە ڕوود ئینسانێکی وەرزش دۆشتە بەڕاستم خۆری شارەکە بەڵام ماندیە جاریانی ئاگای لێ نییە کە کورە کاکە جاری وای ئاومان نییە کارەبامان کۆمەڵێکی دێ لە وەرزش بەڕاستی سپاسان دەکەم مامۆستا هیوادارم هەمیشە ساغ بی سەلامەت بی تەندروست بی دڵخۆش بووم یەشتێکی جوانی کاگ ئەحمەدت پێ بڵێم من کاگ ئەحمەدم بانکردنم دەزانی یاریزانی جەنابتەیە لە هۆڵەکە جەنابەت تەمرین دەکات من مامۆستای خۆشم لەگەڵ خۆم دێنم ئەوە گەورەی ئەوە کە
و ڕێز و حرمەتێکی بێپایان بۆ جەنابیشێت کوڕێکی جوانە بە دڵ جوانە کات شانازیمان پێکرێ نەک ئەمن بەخۆم بکوم و دەڕیبک هەموو تێراوە ئێستا هەموو تێرا ئەوڕۆکە زۆربەی لە تێراوە باسییان دەکردان گۆ ئەحمەد گەشتەوە ئاستێ گوتم بەرێ ینی زۆر دڵیان خۆش دەستی خۆش بێت کاک ئەحمەد من ناڵم هیچ کاتێک لەگەڵ بەڵێنی دانیم ئێستا بۆ نمونە یاریەک دەکردرێت تۆپی پێەیە باسکەیە کیک بۆکسینگەیە هەر شتێک زۆر کەس دەڵێەوە دەیباتەوە ئەم تیپە دەیباتەوە من قەت لەگەڵ ئەوە دانیم چرکە ساتەکانن کە دەیبنەوە چۆن چرکە سات بۆ نمونە دەبینی تیپێک هێرش دەکا 6 هەلی باشی بۆ دەڕخسێ ئەو ڕۆژوینێ تۆپەکە ناچێتە ناو گۆڵ بەڵام دەبینی تیپێکە بەڵێ هەلێکی بۆ دەڕخسێ لە چرکە ساتەکە سوود وەردەگرێ گۆڵێکی جوان دەکات ئێمە چاوەڕێی ئەوەین تۆ لە چرکە ساتەکانی ڕکابەری چرکە بە چرکە سوود وەربگری باش بزانە لە هەر لێدانێکی تۆ کە لە ڕکابەتی دەدەی هەموو کوڕان و کچانی کورد باوکان و دایکانی کورد هێز و وزەت پێدەبەخشن ناژڵم چ مەدالیایەک بەدەستێنی و بەڵام چاوەڕێتین هیوادارین بە ساغ و بە سەلامەتی بگەڕێ وڵای من تدریبەکی زۆر ئامادەکارچی زۆر باشم کردیا ئەوە کەیت کەش دەگەرێت تۆ سا ئەوەی کە پشت بەخوای گەورە ببەستی بەخوای گەورەی شاڵە سەرکەوتومان دەکات هەموو شتێک بەدەست خوایە ویستنیش توانینە خوا دەڵێ تۆ بڕۆ بەرە و پێ لە من بەرەکە هەموو کات پشتم بەخوای گەورە بەستە وەکو کوڕەچی ینی وەکو ئیسلامەک زیاتری شاڵە خوای گەورە سرم دێخیکە هەر هەبی و هەر بمێنی سپاس بۆ ئێوە بیسەران و گوێگران و بینەران بەو هیوایەی نمونەی کاک ئەحمەد زۆر بن لە 4 ساڵی داهاتوودا لە ڕکابەرەکانی ئۆلەمپیک و پارا ئۆلەمپیک وە بەر نەکەون لە بانکێشتن کردن و زیاتیش چاومان لە کوڕە باشەکان و کچە باشەکانی خۆمان بێت خواتان لەگەڵ بێ ئەم وڵاتە هەر ئاوەدان بێت.